آخفنکردن سرویک و زانینا هلویست حکومت هرم کردستان سفیندزایی بر دفکو پیفدار حکومت هرم باوی که زندی لهولیره مراد به امکانات باش که سفین سپاس بو بجداری کردنت هلویست حکومتی هرم سبارت بو خوب پیشاندنانی کماوی دو روزه لبشکل شارچ کان هرم کردستان برای وده چیت چیه؟ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هەردوێنێ شەوپاشی ئەو ڕووداوانەی لە قەڵات زیاتە پێش هەڵوێستی ڕوون و ئاشکرای خۆی دەربڕی دڵگرانی و خەمخۆری خۆی بەرامبەر ئەو ڕووداوانە دەربڕی و بە هیچ شێوەک ئەو ڕووداوانە کە لە چارچێوەی هەموو عرف و یاسا و خۆپیشاندن بە دەرە قابلی قبول نییە بەداخەوە خەڵکانێک بوونەتە قوربانی ئەو خۆپیشاندانە و بە ئاراستە و ئاقارێکی تر تێبڕ بووە داواکاری ڕەوای خەڵک هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان بە سینگەکی فراوان پێشوازی لێکردیا بەڵام جێی داخە ئەوڕۆ دەبینین کە کۆمەڵک پرس لە هەرێمی کوردستان گرێدراوەتەوە بە پرسی سەرۆکایەتی هەرێم کەنە لە دوور نە لە نزیک علاقیان بە یەکترەوە نییە ئەگە بێت و باسی موچە بکرێتن لە سەرەتای 2014 تا ئەوڕۆ موچە و بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە نەماوە لەبەرەوە پرسی سەرۆکایەتی تەنها پەیوەندی بە مەسەلەی نەبوونی موچە و قەیرانەکانی ژیانی هاوڵاتیانەوە نییە؟ بێگومان داواکاری خۆپیشاندەران کە لە سەرەتا بەو ئاراستە بوو بەڵام ئاراستەکە و ئاقارەکەی گۆڕا لێرە چێ بەرپرسە لە گیان لە دەستدانی ئەو هاوڵاتیانە چێ بەرپرسە لە دروستکردنی ئەو ئاژاوە و ئەو کارە ناڕەوایانە کە بەرامبەر بارەگەکانی حکومی و حزبی دەکردن چێ بەرپرسیارە بەرامبەر ئەو ڕووداوە نەخوازراوانە لێرە دەبێ لایەنێک تەحملی ئەو مەسئولیەتە بکە ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچی پێداویستی سەرەتاییەکانی هاوڵاتیان بە حقیقت خۆگە تەمەشای ئیرلانی ئەلامی بکەین بەداخەوە هەندێک پەرلەمانتەران لە هەفتەی ڕابردوو دەستیان بە کامپانیە کرد کە تەحریزی خەڵک بکەن تەحریکی خەڵک بکەن بوختان و درۆ دەلەسەی گەورە بە حکومەتدا هەبسن کە حکومەت پارەی هەیە نایداتە هاوڵاتیان بە شێوەی عەمدی کردیتە بەشێک لە پرۆسەی سیاسی بەشێک لە پرسی سیاسی ئەو ئەندامە پەرلەمانە بەرپرسی یەکەمن لەو ئاژاوەی کە دروست بووە و پێویستە لێکۆڵینەوەی جددی بکرێ پێویستە دادگا و یاسا ڕێو شوێنی خۆی بگریتن ئێستا کە ئەو کەسانە کە قسەی گەورە و زلیان دەکرد بێدەنگ ماون بێڕەنگن بێدەنگن خۆیان لە سویچێک شاردویتەوە بەڕاستی خەڵکی کوردستان ئەو هەموو قوربانیدایە ئەو هەموو پێشمەرگە و ئەو هەموو خەباتە و ئەو هەموو فرمێسیدا کە جگەر سوتاکان ڕژایە نەک لە بۆ ئەوەی کامە بین ئەو وەزع بە خۆمان بەدەستی خۆمان لەبار ببین ئەمە چاوەڕێی داهاتوێکی پڕشنگدارترمان دەکرد لە وڵاتەکەی خۆمان لە 10 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان پێی لە چەندین قۆناغی باش نایە دەستکەوتی مەزنی بەدەستێنە لە ڕوو پێگە و پێگەی نێودەوڵەتی جێگە و پێگەی خۆی هەبووە بەڵام بەداخەوە خەڵکانێک هەنە کە هەز بەو مەسئولیەتە ناکەن و تەنها لە بۆ مزایدەکردنی سیاسی تەنها لە بۆ هەڵبژاردنێکی تر کە دەنجی زیاتر بینن ئەو بارودۆخیان خوڵقان و ئێستاش ممکنە خۆشیان پەشیمان بن بەڵام بەداخەوە دەبینین سعات لە دوای سعات دەبینین کە کارەساتەکان زیاتر دەبن هێرشەکان زیاتر دەبن و لە کۆنتترۆلیش دەردەچیتن و بە حقیقت خەڵکی کوردستان دەبی ئاگادار و لەوەش هوشیارترن ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان داوا و ڕجا و تکامان لە هاوڵاتیان لە بەرپرسانی حزبی سیاسی ئەمن و ئاسایش هەموو تاکەی ئەو وڵاتە هەیە کە دام بە خۆیان بنێن و هەز بە مەسئولیت بکەن ممکنە لە ناو هەر خۆپیشاندانێکی ڕەوا ژمارەیەکی زۆر کەم جێڕە شێوێن هەبن کە بیانەوێ ئاقاری یاخود ڕێڕەوی خۆپیشاندنەکە بە ئاقارێکی تر بابن لە بۆ هەندێک مەرامی سیاسی لەبەرەوە داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین خۆپیشاندەرانی بەڕێز دەکەین کە نەکەونە داوی ئەو خەڵکانەکە مەبەستیانەکە ئاژاوە دروست بکەن. بەڵێ کاک سەفین هیچ لژنەیەک پێکێنراوە هیچ لێکۆڵینەوەیەک کراوە حکوومەت هەرێم بڕیانە هیچ کۆبوونەوەیەک بکاتن بۆ ئەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیەوە ڕێگریکردن لەوەی زیاتر تەشەنە بکە؟ بێگومان لایەنەکانی پەیوەندیدا لە ئاستی پارێزگا لە ئاستی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە لە کۆبوونەوە و گفتوگۆ و پەیوەندی بەردەوامن تا دوێنێ تا درەنگانی شەو سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەسەر خەت بوو لەگە سەرۆکی لایەنە سیاسیەکان لەگە وەزیرە بەڕێزەکان لەگە جهاتی ئەمن و ئاسایش و پێشمەرگە کۆی کە بتوانن بە باشترین شێوە کۆنتترۆلی وەزعەکە بکەن و لە هەمان کاتیش
پەیوەندی ڕاستەوخۆی بەردەوام هەیە و ئەوەی کە من ئاگادار بم لایەنە سیاسیەکان هەمویان کۆبوونەوەی سیاسی خۆیان ئەنجام داوە و بەردەوام لەسەر خەت بن لەگەڵ چکە بەڕاستی بارودۆخەکی ئاوا لە کوتو پڕ وەکو ئاگرێک هەڵبژێسێتن وای لێ هات یعنی لە تەوەقعاتی کەسدا نەبوو و لەبەرەوە پێویستە مەسئولیت دەکەیتە سەرشانی هەموو لایەکمان کە هەوڵ بدەین بە باشترین شێوە کۆنتترۆلی وەزعەکە بکەین و بارودۆخەکە نەچێتە قۆناغی تر کە مەترسیدارترە هیوادارین ئەوە کۆتایی گرژیەکان بیتن و ئەوانەی کە دەستێکیان هەبی لە دووریا لە نێزیک لە بۆ ئاگر خۆشکردنی ئەو وەزعە بە خۆیاندا بچنەوە و دان بە هەڵەکانی خۆیان بنێن و هەوڵ بدرێن کە وەزعەکە کۆنتترۆل بکرێتن. کاک سەفین لەگەڵ لایەنە ئەمنیەکان بە تایبەتیش کە خۆپیشاندانەکان زیاتر لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە هەن چێ پەیوەندیەکتان بە و داواکاریتان لە هێزە ئەمنیەکان چییە بۆ ڕێگریکردن لە خۆپیشاندان یان هەڵسوکەوتیان لەگەڵ خۆپیشاندەرە؟ خۆی ئەوی ڕاستن ئەو بەڕێزانەکە لە ئاستی پارێزگاکان یاخود ئاسایش هەوڵیاندایە کە واجبی خۆیان جێبەجێ بکەن بەڵام هەندێک جار کەم تەرخەمیش هەبوو بیتن بەس لەگەڵ ئەوەشدا هەوڵێکی جدیدا هاوڵاتیانی هەستیان بە بەرپرسیارەتی کرد کە ئەو شتەی لە شوێنی تر ڕوویدا لەوێ ڕوو نەدا هەڵەبجە وەکو ڕەمزی ئاشتی توانیتیان تا ڕادەیەکی باش وەزعەکە کۆنتترۆل بکەن هیوادارم کە لە شوێنەکانی تریش چاو لە و شارە خۆشەویستە هەروەکو لە سەرەتاش ئاماژەم پێدا مەسلەی بەستنەوەی کۆمەڵە قەیرانی تر بە پرسێکی تر بەڕاستی گوناحە غەدرە و لە چارچیوەی سیاسی و لە هەموو چارچیوە سێم هاتە پێش نەبوونی موچە و کەم تەرخەکانی حکوومەتی ئەگەر هەبوو بیتن لە 2 ساڵ و بەڕێز وەزیر بەڵێ کاک سەفین ئێستا دەگەڕێمەوە لە پەروەردە دابەش بکرێ و هەنگاو بە هەنگاو بەڵێ کاک سەفین دەگەڕێمەوە وڵات کێشێکە چارەسەرکردن دواتر دەگەڕێمەوە وڵات بەلێ تەماشەوانی نێژاد هەمان دەمدەم لە